ئایا پێشتر هیچ هەستت بە تەنهایی کردووە لە کاتێکدا لە چواردەورتدا چەندین کەس بوونیان هەبووە؟ ئەگەر هەستت بەوە کردووە ئەوە خەم مەخۆ، چونکە ئەم بارودۆخە بارودۆخێکی ئاساییە و تووشی هەموو کەسێک دەبێتەوە. جا ئەو کەسە هەرچەندە دەوڵەمەند و سەرکەوت و بەناوبانگیش بێت، لەوانەیە هەندێک کات هەست بە بۆشایەکی دەرونی زۆر بکەیت بەبێ ئەوەی هیچ هۆکارێکیش بزانیت. بەڵام بەگشتی چوار هۆکاری سەرەکی هەن کەوا دەکات بە ڕێژەیەکی زۆر هەست بە بۆشایی دەرونی بکەیت. هۆکاری یەکەم ئەوەیە کە تۆ سروشتی خۆت ناناسیت، نازانیت بە دیاریکراوی چیت دەوێت، لەگەڵ کێدا بمێنیتەوە و دڵنیانیت لەوەی دەتەوێت بەکوێ بگەیت. هەموو ئەو هەست و بیرکردنەوانە ژواد لێ دەکەن کە خۆت بە کەسێکی بێ ئامانج لە ژیانتدا ببینیت. ئەوەش چەند هۆکارێکی لە پشتەوەیە، لەوانە هەموو کاتەکان لە شوێنی کارەکەتدا بەسەر دەڕیت بەبێ ئەوەی هیچ کاتێک بۆ خودی خۆت تەرخان بکەیت. ژیانت لە پێناو خێزانەکەتدا تەرخان کردووە، بە دڵنیاییەوە ئەوە کارێکی باشە کە تۆ دەیکەیت، بەڵام لەگەڵ ئەوەشدا پێویستە کارێک بۆ خودی خۆت بهێڵیتەوە. دابنیشە و بیر لەوە بکەرەوە کە چیت دەوێ و دەتەوێت بگەیت بەچی. دووبارە چاوێک بە بیرکردنەوەکانت و ئارەزوەکانت بخشێنەرەوە و ئەوڵ بدە کەسایەتی خۆت بدۆزیتەوە. هۆکاری دووەمەوەیە کە لە ژیانتدا هەست دەکەیت هیچ پەیوەندێکی ڕاستەقینت نییە. بەپێی توێژینەوەیەک لە ساڵی 2003 ئەنجام دراوە، بازدەوە کراوە کە پەیوەندی نێوان کەسەکان بە گرنگترین هۆکاری دیاریکردنی دڵخۆشیەکان جادەنرێت. ئەمەش لەوەدا خۆی نابینێتەوە کە زۆرترین کەس لە چواردەورتدا هەبێت، بەڵکو پشت بە جۆری پەیوەندیەکە و ڕاستی پەیوەندیەکە دەبەستێت. لەوانەیە چواردەورت کەسانی زۆری لەبێت تا قسەیان لەگەڵدا بکەیت، بەڵام هیچ یەکێکیان بە شێوەیەکی زۆر لێتەوە نزیک نین تا بتوانیت دەردە دڵی لەلا بکەیت. بۆیە پێویستە کە هەمیشە بازنەیەکی بچووکت هەبێت لە نزیکترین ئەو کەسانەی کە لە هەموو خۆشی و ناخۆشیەکانتدا لەگەڵتدان، بەبوونیان ئاسوودە دەبیت تا بتوانیت بەسەر ئەو هەستانەدا زاڵ ببیت. هۆکاری سێیەمیش بریتیە لەوەی کە تۆ لەگەڵ ڕابردووی خۆتدا هێشتا پێک نەهاتوویت و لە ڕابردووتدا ماویتەتەوە. ئەوەش هۆکارە بۆ هەستکردن بە بۆشایی دەرونی، چونکە هەندێک لە یادەوەریەکانت هێشتا لەبیر نەکردووە. ئەوە ژوا دەکات کە زۆر هەست بە تەنهایی بکەیت. بێگومان گەورەترین هەڵەکە مرۆڤەکان تێی دەکەون ئەوەیە کە پێیان وابێت پێگەیان لەلایەن کەسێکەوە یاخود پێگەیەکی کۆمەڵایەتی و پارەوە دیاری دەکرێت، چونکە خۆیان نازانن کە دەیانەوێت چی بکەن، هەروەها ناشزانن کە ئەو شتەی لێیان ون بووە چییە. وێڕای ئەوەی سەختە، بەڵام پێویستە کە لە ڕابردووماندا بینە دەرەوە و بەرەو داهاتوو هەنگاو بنین، چونکە بە تەنها سەرزەنشکردنی خۆت سوودی نابێت، بەڵکو دەبێت لەگەڵ ڕابردووماندا پێک بینەوە و پاشان لەبیری بکەین و هەنگاو بەرەو داهاتوو بنین. هۆکاری چوارەم و کۆتاییش ئەوەیە کە تۆ هیچ خەونێکت نییە، چونکە ئەگەر هیچ خەون و ئامانجێکت نەبێت هەست بە تامی ژیان ناکەیت. بەوەی ئەوەی سروشتی مرۆڤەکان وایە هەمیشە داوای شتی نوێ دەکەن، دەیانەوێت بگەنە لووتکە. لەوانەیە خەونەکانت بەو شێوەیە بێت کە تۆ بتەوێت کارێکی باش بەدەست بێنیت، یاخود خێزانێک دروست بکەیت، یاخود خانوویەکی گەورە بکڕیت. خەونەکەت هەرچی بێت بوونی ئامانجێک لە ژیانتدا وات لێ دەکات کە هەست بە گرنگی و واتای ژیان بکەیت و بەرەو ئەوێ هەنگاو بنیت. لە کۆتاییدا باشترین شت ئەوەیە کە لەگەڵ خودی خۆتدا دابنیشی و بیر لە هۆکارەکان بکەیتەوە تاکو بتوانیت هەست بەو بۆشایە بکەیت و چارەسەرێکی بۆ بدۆزیتەوە.